منداڵ لە هەر کۆمەڵگایەکدا بەردی بناغی ئەو کۆمەلگایەیە و دەبی گرنگجی تەواو بە منداڵ بدرێ و بۆ کۆمەلگەی کوردەواری خۆشمان لەمڕۆدا دەبینین منداڵان بەدەست کۆمەڵێک کێشە و کەم و کورتی و قەیرانی جەوهری دەناڵێنن لەوانە لێک جیابوونەوەی دایک و باوکەکان لە دادگاکان کە ئەوەم لە کۆتاکەی منداڵ دەبتە قوربانی و هەژاری و دەستکورتی دایک و باوکان کە منداڵ لەسەر جادە ڕۆژانە دەیان بینین ئیش دەکەن سوال دەکەن بەڕاستی ئەوانە هەر هەمووی مای نیگەرانێت چکە داهاتووی منداڵەکانمان داهاتوی کۆمەلگاکانمان بەڕاستی بۆیە هەر کاتێک کە بمانەوێت کۆمەلگایەکی تەندروست و داهاتوێکی تەندروستمانەوێت دەبێت گرنگجی بە پەروەردە و بەلایەنی ڕۆحی بەلایەنی معنەوی ئەو منداڵە بدرێ و کەسایەتێکی بەهێزی بۆ دروست بکرێت بەڵام بەداخەوە دەبینین سیستەمی سەقەتی حکومەتداری لە کوردستان وای کردووە منداڵانمان نەتوان وەکو منداڵی کۆمەلگە پێشکەوتوەکان بژێن نەتوان حەق و مافی خۆیان پێ بدرێت بەڵکو منداڵان زوڵمیان لێ دەکرێت غەدریان لێ دەکرێت لەوەی کە ئیشیان پێ دەکرێت و منداڵ هەموو مافەکانی بۆ دەستەبەر نەکراوە بەداخەوە بەڕاستی بۆیە حکومەتی هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیدا دەبێت چاو بەوە دابخشێنێتەوە و کەم و کورتەکان چا بکە و بەتایبەتی لە کەرتی پەروەردە لە هەر بزافی ڕزگاری خوازی کورد لە دێر زەمانەوە لە گوندەکان و لە شارەکان کە ئەوەی لە شەڕ و شۆڕ و لەوەی کە چۆن بڵێ بەسەر میلەتی کووردا هاتووە منداڵ بەشێک بووە لەو تەسعیە و لە قوربانیدانەی بۆ دەبینین لە بۆ بارانەکانی تورکیا منداڵ دەبێتە قوربانی منداڵێکی بێتاوان کە هیچ تاوانێکی نییە دەبێتە قوربانی و بەڕاستی ئەوە کارەساتە بۆیە دەبێت کۆمەلگەی نێودەوڵەتیش لەسەر ئەو شتانە بەجواب بێ بەڕاستیکە منداڵێک یان بۆن حیوانات دەبێتە قوربانی لە کاتی تۆپبارانەکان لە کاتی هێرشەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان یان بۆ سەر کوردستان ئەوە کارەساتێکی گەورەیە بەڕاستی و لە بەرچاوی دنیای ینی کەس ئەو منداڵە بە جواب نایە کاتێک منداڵێک دەکەوێتە بەر تیارە و غەزەبی ئەوەی تورک یان ئێران یان هەر وڵاتیشتر بەڕاستی کارەساتەوە.